لێرەوە پێم باشە سپاسی کاک یاسین لێپرساوی ناوچەی کۆمەڵی دادگەری عربەت بکەم کە بەدەم داواکارێکەمانەوە هات و داواکارێکەمانی گەیاندە دەستگای خێرخوازی بەخشین. ئێمە داواکارێکەمان لە لیستێک پێگاتوە کە کۆمەڵێک پێداویستین بۆ مەڵبەندەکەمان لەم کاتەیە پێویستمانن، هەروەکو ئەوەی کە داواکاریمان کردبوو من سوپاسیانەکەم لێرەوە کە سەررجەم پێداویستیانێکە ئێمە داوامان کردبوو بۆیان دابین کردین. ئەو پێداویستیانش بریتین لە دابینکردنی دوو نەقالە بە گواستنەوەی نەخۆش، ئامێرێکی سەکشن سەکەر بۆ حاڵەتی تەواوی کە ئێمە پێویستمانە، ئامێرێکی تەقتیری ما دڵۆپێنەری ئاو کە بۆ بەشی ددانی مەڵبەندەکەمان پێویستمانە، لەگەڵ سێتی دوورینەوە بە هەمان شێوە کە هەر پێویستمانە بۆ بەشی تەواری. هەندێک پێداویستی تر وەکو کۆلەر کە لە حاڵەتی ئەو حاڵەتانی کە ڕووداوی هاتوچۆیان کەوت نەخوارەوەی کەسێک عزیێتی سەری ملی ئەگات پێویستمان بوو، هەندێکیان بۆ دابین کردوین، سوپاسیانەکەین و سوپاسیانەکەین کە یەکێکیشکە لەو پێداویستیانە ئەم بوو باکە لە حاڵەتی بەکارێنانە بۆ شێلانی سنگیان CPR پێڵین لەو کاتانەیە بۆ بژانەوەی دڵ بۆ ئەو کەسانە بەکارهێنرێت CPR-ەکە وەکو ئۆکسیژینی دەستکردوایە. ئەم پێداویستیانەکە ئێمە داوامان کردبوو تێکڕای پێداویستەکانیان بۆ دابین کردوین. لێرەوە من دووبارە سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین ئەەکەم بۆ ئەو خزمەتی کە بە مەڵبەندەکەمان کردیان، هیوادارم بەردەوام من لە کارە باشەکانیان. یەکێک لەو شوێنانەی کە لە ماوەی ڕابردوودا کە مەڵبەندی تەندروستی ئێشکگیری 24 کاتژمێری عربەتی خوارووە داواکاریەکیان بەرز کردەوە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە 8 مەوادیان پێویستە کە ئەمانە زۆر زەڕورن بۆ بەتایبەتی بۆ فریاگوزاری. بەڵێ کۆمەڵێک خزمەتی باش ئەکا ئەم مەڵبەندی تەندروستی ئێشکگرە و ئێمەش ئەلحەمدوللا لە ڕێی خێرخوازانەوە بۆمان پەیداکردنەوە لە ڕێگەی نەخۆشخانەی سلێمانیوە بۆمان پەیداکردون نەخۆشخانەی بەخشین. بەڵێ ئێمە یەکێک لەو شتانەی کە هەمانە خزمەتکردنی خەڵکی هەژار و ناوچەیە کە خەڵکی هەژارنشینی زۆری تێدابێت.